پەرەسەندنی مانگرتنی کرێکارانی سەنعەتی نەوت و پێترۆشیمی لە سەروبەندی دەست بەکاربوونی ڕئیسی وەک سەرۆک کۆمار. ئیبراهیمی ڕئیسی ئەندامی هەیئەتی چوارکەسی مەرگ لە ساڵی 67 بە خاتری دەرکردنی حکمی سێدارەی هەزاران بەندکراوی سیاسی بە تەمایە ڕێزی لێبگیرێت. ناوبراو ڕۆژی 31 جۆزەردان لە یەکەمین کۆنفرانسی هەواڵنێری خۆی داوتی کە بەندکراوانێک کە ناوبراو حکمی مەرگیانی دەرکردووە ئەمنێتی خەڵکیان خستبووە مەترسیەوە. ئەو تەنانەت لەوەش واوەتر چوو و بەو پەڕی بێشەرمیەوە داوای کرد کە بە خاتری ئەم قەتڵ و عامە دەستخۆشی لێ بکرێت. قەتڵ و عام کراوانێک کە بە وتەی ڕئیسی ئەمنێتی خەڵکیان خستبووە مەترسیەوە ئەو بەندکراوانە بوون کە تەنانەت دەورانی محکومەتی ناڕەوای خۆیان تێپەڕاندبوو. ڕئیسی وەک دەستنیشانکراوی ناوەندی سەرەکی دەسەڵات بەم جۆرە پەیامی بە کرێکارانی ڕەزمەندا، ژنانی خەباتکار، لاوانی مافخواز، خەڵکی کوردی خوازیاری مافی دیاریکردنی چارەنووس و چالاکانی ژینگە پارێزدا. ئەو ویستی هەمووان بزانن کە هەر کردەوەیەک دژ بە ڕژیم لەلایەن جەلادێکەوە دەدرێتە بەرقەزاوت و حکمی بۆ دەرەکرێ کە لە 20 ساڵیەوە هەتا ئێستا وەک کەسێکی تەواوەن ملکەتی نظامی ئیسلامی مرۆڤی کوشتووە، فریوکاری کردووە و درۆی تەحویلی کۆمەڵگە داوە. بەڵام ئەم پەیامە لە کاتێکدا دەرکراوە کە ژنان و پیاوان و تەنانەت منداڵانی چینی کرێکار، خەڵکی زەحمەتکێش و بنەماڵەی گیانبەختکردوانی عەداڵەت خواز نەفرەتێکی قۆڵیان لە ڕژیم هەیە و خوازیاری ڕووخاندنین. کۆماری ئیسلامی لەگەڵ گەلێک بزوتنەوەی خەباتکارانە ڕوو لە گەشە بەرەو ڕووە کە بەردەوام گەروی دەگوشن. ئەم دەسەڵاتە لەگەڵ ناکۆکی ناوخۆی مێژووی پڕ لە جەنایەت و ئەو ناتەبایانە بەرەو ڕووە کە بۆنی مەرگیان گەیاندووەتە مەشامی سەران و سیاسەتمەدارانی. قازیەکی دواکەوتوی چینی بۆرژوا کە بە جەلادبوونی خۆیەوە شانازیەکات بەسەر کۆمەڵگەدا سەپێندراوە تا بەڵکو لە پەنا جەلادەکانی دیکەوە و بە کەڵک وەرگرتن لە هێزی چەکدار و سەدکوتگەریان تۆفانی خەباتی بەرەو ڕوو کنترۆل بکەن. ئاشکرایە کە بزوتنەوەی خەباتکارانە و لە سەروی هەمووانەوە بزوتنەوەی کرێکاری بە تەواوی ڕوو لە گەشەیە. ئەم بزوتنەوەیە بە هاتنە مەیدانی کرێکارانی ڕەسمی و پەیمانی نەوت و کرێکارانی پێترۆشیمیەکان بەهێز بووە و ترس و تۆقانی کاربەدەستانی ڕژیمی لێکەوتوەتەوە. بە چاوخەشانێک بە مانگرتن و ئاکسیۆنەکانی کرێکارانی نەوت و پێترۆشیمی لە چەند ڕۆژی ڕابردوو دەکرێت لە هۆکاری ترسانی سەرانی ڕژیم لە کرێکارانی ڕەسمی و غەیرە ڕەسمی سەنعەتی نەوت بگەین. کرێکارانی نەوت لە ساڵی 1357 هەتاوی پشتی حکوومەتی پەهلەویان شکاند و زۆربەی کارگێڕانی ڕژیم خۆیان شایەدی ئەوە بوون. هەر بۆیە ئەوان پاشکس خواردنیان لە شەڕ لەگەڵ عێراق هەوڵیاندا تا لە ڕێگەی کارمەندکردنی کرێکارانی ڕەسمی و لەدلەتکردنی کرێکارانی غەیرە ڕەسمی و سپاردنیان بە پەیمانکاران و هەروەها سپاردنی پرۆژە گرنگەکانی نەوت بە قەرارگای خاتمولئەنبیا کە کرێکاران تێیدا وەک سەرباز هەڵسوکەوتیان لەگەڵ دەکرێت هێزی خەباتکارانەی کرێکارانی نەوت لاواز بکەن. بەڵام کرێکارانی ئەم سەنعەتە سەرەکیە لە مەسیری پێکهێنانی ڕێکخراوی پایەداری خۆیان هەنگاو هەڵدەگرن و هەوڵەدەن ڕیزەکانیان لە پرژ و بڵاوی دەربێنن. شۆڕای ڕێخستنی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت یەکێک لە ڕێکخراوە چالاکەکانی ئەم کرێکارانەیە. ئەم شۆڕایە لە 30 جۆزەرداندا بەیانیەکی بڵاو کردەوە و تێیدا وێڕای دەربڕینی داخوازی کرێکارانی پەیمانی لە خواستی کرێکارانی ڕەسمی دیفاعی کرد و جەختیشی کردەوە کە لە کۆبوونەوەی پێشبینی کراوی کرێکارانی ڕەسمی لە ڕۆژی 9 مانگی پوشبەر بەشداری ئەکات. بەیانیەی ئەم شۆڕایە ئیلهام بەخشی مانگرتنی بێوێنە و شکۆداری یەکی پوشپەر بوو. لەم ڕۆژەدا کرێکارانی پەیمانی لە 27 ناوەندی سەنعەتی نەوت و پێترۆشیمی لە ناوچەکانی جنوبی ئێران هاو ئاهەنگ و بەخواستی واحدەوە مانگرتنێکی هۆشداریان بەڕێوە برد. خواستی ئەم کرێکارانە لە بەیانی ئەم شۆڕایەدا هاتووە کە گرنگترینەکانیان بریتین لە یەکەم حەقدەستی هیچ کرێکارێکی نەوت نابێت کەمتر لە 12 ملیۆن تمەن لە مانگدا بێت. بردنەسەرەوەی ئاستی حەقدەستەکان لەگەڵ چوونەسەرەوەی ڕێژەی تەوەڕۆم، زیادکردنی باقی مەزایاکان بەپێی ڕێکەوتنی نوێنەرانی کرێکاران. دووهەم دانی سەری وەختی حەقدەستەکان. سێهەم کورتکردنەوەی دەستی پەیمانکاران لە سەنعەتی نەوت، گرێبەستی ڕاستەوخۆ و دائیم. چوارەم قەدەغەکردنی دەرکردنی کرێکاران. پێنجەم هەڵوەشانەوەی یاسای کۆی لە ئاسای ناوچە ئازادە ئابووریەکان. شەشەم پەیڕەوکردنی ستانداردەکانی تەندروستی، ژینگەیی و ئیمەنی شوێنی کار، بردنەسەرەوەی ئاستی ستانداردی تەندروستی شوێنی خەو و سرویسەکانی پاک و خاوێنی. حوتەم کۆتایی هێنان بە ئەمنیەتیکردنی شوێنەکانی کار
بە ڕسمی ناسینی مافی ڕێخستن کۆبوونەوە و ناڕزایەتی کرێکاران. شۆڕای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی پەیمانی نەوت لە ئاست داخوازی کرێکارانی ڕسمی نەوتیش پشتیوانی خۆی ڕاگەیاندووە. کرێکارانی ڕسمی نەوت لەم ساڵدا چەندین جار لە ناڕزایەتی بە بارودۆخی کار و کەمبوونی هەغدەست مانگرتن و کۆبوونەوەیان بەڕێوە بردو لە هەوڵی ئەوەدان تا لە ڕێکەوتی نۆی پوشپەر لە تاران لە بەرامبەر وەزارەتی نەوت و لە باقی شارەکان لە شوێنی کارەکەیان کۆبوونەوە بەڕێوەبرن. لە ئێستادا فەرماندەکانی خاوەندە سەڵات لە سپا لە ڕێگەی بەڕسمی ناسینی سەرۆک کۆماری کەسێکی بێبەهرا لە بەسیرەتی سیاسی و تەواوەند ملکەچی وەک ئیبراهیمی ڕەئیسی هەموو جۆرە مزاحمەتێکیان لەسەر ڕێگەی داسەپاندنی سیاسەتەکانیان لا بردووە. کاردانەوەی وتەبێژی دەوڵەتی ئەمریکا بەرامبەر بە کۆنفرانسی ڕۆژنامەوانی ڕەئیسی نیشانەی پشتیوانی بێشەرمانەی ئەمریکا لەناوبراو بوو. لەو ڕۆژەدا هەواڵنێرانێک لە وتەبێژی کۆشکی سپی دەپرسن ڕەئیسی بە خاتری لە سێدارەدانی بەندکراوانی ساڵەکانی 60 لە لیستی تەحریمەکانی ئەمریکادایە چی لێ دەکەن؟ وتەبێژی کۆشکی سپی بەدەستپێکردنی قسە و باسێکی گشتی سەبارەت بە مافی مرۆڤ لە وەڵامدانەوە بە پرسیاری ڕوونی هەواڵنێرەکە خۆی دزیەوە. بێگومان هەڵوێستی فریوکارانەی کۆشکی سپی بەرامبەر بە ڕەئیسی زۆر گرنگ نییە، چونکە ئەمڕۆ ئیتر زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران هیوایەکیان بە پێکهاتنی ئاڵوگۆڕ لە ئێران لە ڕێگەی دەخاڵەتی ئەمریکاوە نییە.